ئەو بینای پشتە من چیرۆکەشی سەیری هەیە لەسەر بانەکەی نووسرایە Welcome to Cleveland. لە ویلایەتی ویسکانسن نزیک مەتاڕی باڵەخانەیەکی سێقاتی هەیە کابرا ساحب باڵەخانە لەسەر بانەکەی نووسیتی Welcome to Cleveland. کلیڤلند گەورە شارەکە لە ویلایەتی ئۆهایۆ کە نزیک 500 میل دوورە لەو شوێنێکە و کابرای لێ نووسیە هەلو خۆشی خۆی نووسیتی. ناچارە و گەشتیارانەیەکەوە لە ناو تارەکە نزیک دەبنەوە لە مەتاڕی لە کاتی دابەزین تەمەشا دەکەن نووسرایە Welcome to Cleveland. ئیتر دەست دەکەم بە دڵ لە ڕاوچێ. ناچار مزەیفەکانی ناو تارێلویان شەڕەکەن کاکە و کابرایە سواری سەری خۆی بۆ نووسیتی Welcome to Cleveland کەچی ئێرە شاری ملواکیە کلیڤلند نیە. منش حەزم کرد لە نزیکەوە ئەو باڵەخانەی ببینم چاپێکەوتنیشم لەگەڵ ئەو کابرایە کردیا. My name's Jason. So the building across the street it's a building that's still owned by Mark Cuban, and he's owned it for years. On the roof, it's a sign that says "Welcome to Cleveland," and obviously we are not in Cleveland; we're in Milwaukee. It was about 1978, I think, and I believe it was done just as a prank. Cleveland sign, so as planes would come in over the lake when they're landing at the airport, which is just about a mile from here. If you're looking out the left side of the plane, it says "Welcome to Cleveland." ئەوەش حەز و خولێ ئەو کەسانە تا ڤیدیۆشتێت هەشاد بن. There's no possible reason in the world, no practical reason.